سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش مێزی سەرنووسری ئەم جارەمان لەگەڵ خات و کوێستان محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتیە لەگەڵ هەریەکە لە هاوکارانم هوەر ئەحسان هەروەها مژدە بەکر و بابان حەما گفتوگۆیەکی گرم و کۆمەڵێک تەوەر و بابەتی گرنگ ئەو ڕژێنی لەگەڵ خات و کوێستان سڵاوتان لێبێت خات و کوێستان زۆر سپاس وامەدەبوونی جەنابتان لەگەڵ ئێمە بەخێر بێن مەمنونم زۆر سپاس سەرەتا ئەگەر لە بابەتی دۆخی گەنجان و بێکاری بێگومان لەگەڵ سەرهەڵدانی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان هەموو چین و توێژەکان کاریگەریان هەبووە بە تایبەت دۆخی گەنجان ڕێژی بێکاری بە شێوەیەکی بەرچاو بەرزبووتەوە دۆخی کرێکارانیش بە هەمان شێوە کاریان دەست ناکەوێت و بار و دۆخی گوزەرانیان زۆر زۆر خراپامە لە کاتێکایەکە بەلێشاو کۆمپانیاکان و بەرهێنەران دەستی کاری بیانی داخلی هەرێمی کوردستانەکەن جەنابتان وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی پلانی نوێ بۆ ئەم بابەتە ئیشێک کە مثلەن تا ڕادەیەک چارەسەری ئەم دۆخە بکات چی پلانێکتان هەیە زۆر سپاس دیارە بابەتی بێکاری تایبەت نییە تەنها بە وەزارەتی کار تایبەتە بە کۆی ئەنجومەنی وەزیران هەر وەزارەتەی پشکی خۆی بەرەکەوێت بێگومان بەڵام ئێمە کاری ئێمەیە کە چۆن بتوانین لە ڕێی کەرتی تایبەتەوە کار بۆ گەنجان بدۆزینەوە بەڵێ قسەکەی ئێوە ڕاستە کە کۆمپانیاکان زیاتر ئاعتیمادیان لەسەر کرێکاری بیانیە جا بیانی سووری بێ ئێرانی بێت هەروەها ناوەڕاست و باکووری عێراقیش بێت باشووری عێراقیش بێت هۆکارەکەشی ئەوەیە کە ئەمانە بە پارێکی کەمتر کارەکەن کاری زۆرتریان پێەکەن دوجار دەستەبەریشیان ناکەن لەوێش قازانجی شکاکەن بۆی ئێمە دوو لەم بۆ ئەمە چەند هەنگاوێکمان ناوە یەکەم یاسای کارمان دەرکرد یەکەم جارە لە هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران یاسای کار پەسەند بکە بردمانە ئەنجومەن مناقەشەمان کرد پەسەند کرا بەڵام بۆچی نەنێراوە بۆ وەقع من نازانم ئەگەر نا ئێستا وەک یاسای وەزارەتی پەروەردە چۆ بواری جێبەجێکردنەوە کە لێرە بڵێ مافی زۆری یاوە بە کرێکار بە تایبەتی کرێکاری هەرزەکار لەگەڵ ژن هەروەها ئێمە ئەنجومەنی وەزیران بڕیاری 1970 دەرکردەوە بەپێی ئەم بڕیارە نابێ هیچ شوێنکارێک هیچ شوێنکارێک تەنها کۆمپانیانیە کارگەنیە واتە بڵێ مەطعمێکە هەموو شوێنێک ئەگرێتەوە ئەبێ لە 1975 دەستی خۆماڵی بێ دواتر ئێمە ڕێنمایی یەکمان بۆ دەرکردووە ئەم ڕێنمایی وەزارەت ئەڵێ لە 1975 ئەبێ گەنجی دانەمەزراوە بێت چکە ئەگەر سیرکەیت زۆرێک لەو شوێنانەیش کە کرێکاری خۆماڵی دانێن ئەچن ئەوانە دانێن کە دامەزراون بۆ بە هەمان شێوە پارەیش کەمتریاتێ ئەو لەبەرەوەی ئیستقطاعی تەقاعودی ئەیە پارەی دەستەبەری بۆ نایەت دوو قازانجەکە بۆیە ئێمە ئەوەشمان کردوتە مەرج کە بێ لە ئەو لە 1975 کرێکە گانی گەنجێ بێ کە دەرچوو بێ و دانەمەزرا بێت ڕێنمایی کرێکاری بیانیمان دەرکرد لە ئەنجومەنی وەزیران هەرچەنە هێشتا ئێستا بۆ کاتی ڕامانگرتوۆتە هەموارەکەینەوە بەڵام ڕێنماییەکەی ڕێنمایی ساڵی 2015 وەزارەتی کارەکە تایبەتە بە هێرانی کرێکاری بیانی ئێمە هەموو ئەم ڕێکارانەمان گرتوۆتە بەر بۆ پاراستنی مافی ئەو کرێکارانەی خۆماڵین کۆمەڵێک ڕێکارمان گرتوۆتە بەر یەکەم کە ئێمە هاتووین کرێکاری خۆماڵی کرێکاری ناکارامە موچەکەی 275,000 بووە ئێستا 350,000 ئێستا لەو قۆناغەیەین کە بەپێی ئەو ڕێکارەی کە یاسای کار دایناوە لیژنەکە کۆ بێتەوە ئەو 350 زیاد ئەکات جگەلەوە پێی یاسای کاری عێراقی کێستا بەرکارە کرێکار نابێت لە 8 ساعت زیاتر کار بکات ئەوەی ئێمە تەرکیزمان کردوتە سەری ئەوەیە کە ئەبێت هەموو کرێکارێک لار کوێکارەکە ئەگەر لە سەر تاشخانەیەکە و هەر یەک کرێکاریشی هەیە بێ دەستەبەری بۆ بکرێ واتە مسۆگەرکردنی
ئایندەی ئەم کرێکارەیە. کوێستان خان بەڵێ زۆر شوێن و کۆمپانیا بە تایبەت لەوەتی بابەتی یەکەکانی نیشتەجێبوون و کۆمپانیای دروستکردنی خان و بەرە زۆر بووە و حاڵەتانەی کە ڕووداوی کەوت نەخوارەوە لە بیناکان و برینداربوون دروستە بێت کە بە دوای کەیسەکانە ئەچی دوای دەرەکەوێم کرێکارانە دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ نکراوە ئەمە تەنها و کەیسانی کە ئاشکرا بن ینی ئەتوانم بڵم بە شێوەیەکی بەرچاو شوێن هەیە کە پابندی ئەمانە نابن. خۆی بە نزیکی 200,000 کرێکار لە هەرێمی کوردستان دەستەبەر کراوە. ئێمە کەڵین کرێکار بە پێی پێناسەی یاسای کار پرۆفیسۆرێک کە سەرۆکی زانکۆیە بە پێی پێناسێمە کرێکارە تا پاکەوانێک. ئێمە ئەگەر دیقەت بن ئێوە پێش ئەم کابینەیە کەم کە سەرباسی دەستەبەری کردووە هەر نەبیسراوە. ئێمە سێ بەرابەری هەموو کابینەکانی پێشوو کرێکارمان دەستەبەر کردووە. بەڵام بۆشاییەکەیە لە یاسای خانەنشین و دەستەبەری کۆمەڵایەتی بە پێی یاسای خانەنشین و دەستەبەری کۆمەڵایەتی بەرکار ئێستا لە هەرێمی کوردستان ئەو کرێکارانەی کە خاوەن کاریان نییە وەک کرێکاری بیناسازی دەستەبەر نانگرێتەوە چکە خاوەنێکی نییە لە سا 12ەکەی بۆ بە. بەڵام ئێمە یاسای خانەنشین و دەستەبەری کۆمەڵایەتی خۆمانمان ئامادە کرد بردمانە ئەنجومەنی وەزیران ئەم بۆشاییانەمان پڕ کردبەوە. ئەمە یەکێکە لە بۆشاییەکان کۆمەڵێ بۆشایی کەیتیا بوو کە لە زیانی کرێکار بوو ئێمە هەموو ئەوانەمان ڕاست کردبەوە. بەڵام بەداخەوە ئەنجومەن نەیناردە پەرلەمان تا پەسەند بکرێ. بۆیە یەکەم ئیشی بڕوای من پەرلەمانتارانی تازە ئەوەیە یان ئەو یاسایە داوا بکەن ئەنجومەن بینێرێتە پەرلەمان پەسەندی بکەن یان یاسای خانەنشین و دەستەبەری کۆمەڵایەتی عێراق هی ساڵی 2023 پێم وایە 24 ئەبێ بەرکاری بکەن لەبەرەوەی ئێستا ئێمە لە بۆشایی یاساییین. ڕاست ئێمە ئیش بە یاسای ساڵی 1970 عێراقەکەین بەڵام بەپێی یاسا تازەکەی خانەنشین و دەستەبەری کۆمەڵایەتی بە یاسای هەڵوەشاوەتەوە. ئێمە ئێستا ئیش بە یاسایەکەین ساڵی 71 لە عێراق دەرچووە و بەپێی یاسا تازەکان هەڵوەشاوەتەوە. بۆیە بێ پەرلەمانتارانی تازە ئەمە لەبەر چاو بگرن. بۆیە هەنێک خاوەن ئێستا ئەوەی تەکسیەکی هەیە یا ئەوەی کە خاوەن ساڵۆنێک کە خۆی ناتوانێت خۆی دەستەبەر بکە بەڵام بەپێی یاسا تازەکە ئەکری ئەوانش دەستەبەر بکرێت. شتێک کرد کەوتە پەسەندکردنی یاساکانی کار نەنێردراوەتە وەقایع بێگومان بەپێی بەگوێرەی یاسا بەرکارەکانی ناو پەرلەمان و پەسەندکردنی هەر یاساک دەبێت بچێتە وەقایع ببوورە نەنێراوە بۆ سەرۆکایەتی هەرێم ببوورە هەڵەکەی من بەڵێ نانادۆ بۆ سەرۆکایەتی هەرێم نازانەوە هیچ زانیارێکی لەسەر ڕێگریشی یاسایی تابێت نەخێر بە یاسای ساڵی 1970 پێم وایە هی عێراقکارەکەین دەکاتێکە خۆیان ساڵی 2015 یاسایشکی هەندەر کردو. کوێستان خان پرسی بڕینەوەی موچەی کابانی ماڵکەمە دروشمی سەرەکی حیزبەکەی جەنابیشتان بوو لە ئێستا ماوەی 7 ساڵە ئەو پۆستی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی لای گۆڕان و لە لای جەنابیشتە بۆ ئەمە چ هەنگاوێکتان نا هیچ کارێکتان بۆ کرد بەکوێ ئەمە پەیوەندی بە وەزارەتەوە نییە ئەمە بە یاسای بۆ دەرچێت. ئێمە ساڵی 2009 مانگی 8 سوێندی یاساییمان خواردووە لە مانگی 11 2009 ئەم یاسایەمان ئاراسی سەرۆکایەتی پەرلەمان کردووە لە 2000 لە مانگی 9 پێشکەشی سەرۆکایەتیمان کردووە لە مانگی 11 خوێنەوەی یەکەمی بۆ کراوە ئاراستەی لیژنە پەیوەندیدارەکان کرا. طبعا لەبەرەوەی فراکسیۆنی کوردستانی لە ناو لیژنەکانە ئەکسەریەت بوون هەر نەیان هێژ راپۆرتی لەسەر بنووسێ بۆ پەرلەمان. خولی چوار هاوڕێکانی ئێمە فراکسیۆنی گۆڕان جاری کەم یاسای پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمانەکەنەوە خوێنەوەی یەکەمی بۆ کوێجارێکە ڕێگری لێ یەکرێت کە پەسەند بکرێ. ئەمە ئەبێ بە یاسا پەسەند بکرێ یاسای کابانی ماڵ ئەبێ یاسای بۆ دەرچێ چونکە هەمەلایەنەیە بە تەنها پەیوەندی بە وەزارەتی کارەوە نییە. بەڵام ئێمە وەک زوتنەوەی گۆڕان سوورین لەسەر بەرنامەکەی خۆمان هەر کاتی ئەکسەریەت بووین لە پەرلەمان ئەو کاتە پەسەندیەکەین. ئەی موچەی ئەو کەسانەی کە بێهاوژینن زیاتر لە 10 ساڵە بێت کە موچەکانیان بۆ هاوژین نییە بە تەنها خۆی بەداخەوە ڕۆیشتووە کەمە تەنها بۆ بێوەژنە وا ڕۆیشتووە ناوەکەی نەخێر وا ڕۆیشتووە کەمە تەنها بۆ بێوەژینە نەخێر. ئەمە یاسای پاراستنی کۆمەڵایەتیە
حوفی ئەگرێتەوە ژینی بێمەرد جا ئەوەی کە مێردەکەی مردووە یا جیابۆتەوە ئەو کچانەی کە تەمەنیان هەڵکشا و شویان نەکردووە ئەو پیاوانەی پێیانەوترێ ڕەبەن و ژنیان نەهێناوە ئەو خوێنکارانەی کە زەواجیان کردووە هیچ سەرچاوەیەکی داهاتیان نییە نەخۆشی درێژخایەن هەروەها زیندانیەکان خێزانەکانیان ئەمە حوتفی ئەن کە ئەمانە سوودمەد بوون مانگی بە 150,000 بەڵام لە مانگی نۆی 2015 کۆتا موچیان وەرگرتووە من کە هاتووم یەکەم دیداری تایبەتم لەگەڵ بەڕێ سەرۆکی حکوومەت باسی ئەم بابەتە بوو کە تاوان و کاتە 8,000 خێزان ئەم پارەیان وەرگرتووە باسی ئەوم کرد کە ئەم هینە وەستاوە طبعاً بارودۆخ سەرۆکی حکوومەت بەڵێ نییە وتی ئەگەر بارودۆخی دارایی باش بوو بەڵێم بێت ئێمە ئەم پارەی بژێڕینەوە بۆ خەڵک ئێوە لە ڕێکارە یاساییەکانی خۆتان مەوەستن ئیشەکانتان بکەن طبعاً ئێمە سیستەممان دەرکرد ڕێنماییمان دەرکرد ناومان تۆمار کردووە حازرە شتەکانی ئێمە هەتا ئەو کاتەی کە دەرچەیە گەکرێتەوە پارەیەگە بێ بدرێ بەم خێزانانە یەکشت خات و کێسان بۆ ئەو بابەتە ئەمانە بێگومانە چنە چوارچێوەی پاراستنی ڕیعایی تۆڕی کۆمەڵایەتی بەڵێ ئەمە لە عێراق 9 ملیۆن خێزان وەریەگرێ دەبن لێ ئەمە ناتوانن ئێوە داواکاری بکەن بە شێوەی داواکاری ئەم ناوانی کە لە هەرێمی کوردستانە هەیە لە چوارچێوەی ئەو سوودمەند بووانە لەگەڵ عێراق ژمار بکرێن لەم سەردەمەی کە من 6 ساڵە وەزیرم 4 وەزیری کاری عێراق گۆڕاوە هەر چواریانم بینیوە لەگەڵ هەر چواریان قسەم کردووە پێم وتۆتومە هەژارێک لە خانەقین یان لە زاخۆ هیچ فەرقی نییە لەگەڵ هەژارێک لە بەسڕا یان لە بەغا پێویستە ئەوان چۆن سوودمەند دەبن لە بودجەی گشتی ئەم هەژارانش سوودمەند بوون بەڵام هیچیان نەچوونە ژێرباری ئەوەی کە هاوکاری هەرێمی کوردستان بکەن بۆ بابەتی بڕینەوەی پارەی تۆڕی پاراستی کۆمەڵایەتی دوجار من خۆم سەردانی بەغام کرد لەگەڵ وەزیری کاری عێراق کۆبووینەوە ئەو پێیوتی نوتی ئەمە لە دەسەڵاتی وەزیری داراییایە و دەبەزاتی دیعای کرد کە وەزیری دارایی هاوکاری ئەوانی ژنیە جای هاوکاری ئێمە بێ و لە کاتێکا کە ئەنجومەنی ئابووری عێراق هاتن بۆ هەرێمی کوردستان و کۆبوونیان لەگەڵ ئەنجومەنی وەزیران کرد من ئەمانم بابەتانم تەڕح کرد بەڵام وەزیری دارایی عێراق وتی لەبەرەوەی لە بودجەی ساڵی 2023 24 25 تەرخانی داراییتان نیە ناتوانین بۆتان بکەین من بەعام لەسەر مۆزوعی هەلیکار لە هەرێمی کوردستان هەندێش باسەکەین ئێستا خۆتە زانی زروف ماوەی چەند ساڵێکە زروفێکی جیاواز لە هەرێمی کوردستان هەیە وەزارەتەکەی ئێوەش وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە ئێوە چیتان کردووە بۆ ئەوەی هەلیکار بۆ گەنجێک بڕەخسێنن بۆ کەسێک بڕەخسێنن کە واستەی نییە بۆ نمونە ئێستا ینی گەنجێک شادەیەکی هەیە بەکارۆرێسە مەحەدە پسپۆرێکی باشی هەیە بەڵام لە هیچ شوێنێکدا نامەزرێ حکومەت دای نامەزرێ کۆمپانیەکانیش بە پێی پێویست دای نامەزرێنن بۆ لەبەروی کەسێک پشتی نیە یان کەسێک ناناسێ ئێوە وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی چیتان کردووە بۆ ئەمە کە ئێوە هەلیکار لە ڕێگەی سیستەمێکی گونجاوە بگێنن بە خەڵک و واستە و واستەکاری و خزمی فڵان و فیسان نەبێ میکانیزمێکەیە بۆ ئەمە بەڵێ دیارە هەلیکار لە ڕێی کەرتی گشتی و کەرتی تایبەتەوە ئەبێ ئێمە لە بەروی وەزارەتێ بووین پێشتر لە پەراوێزا بووە کەمترین فەرمانبەرمان هەیە لەگەڵەوەی زۆرترین دامەزراوەمان هەیە ئێمە بە نزیکی 1000 کەسمان دامەزراندووە بە گرێبەست لە هەموو ئەم دامەزراندنانە ئێمە هاتوین بە سیستم کردومانە فۆرم بەڵێ ناو دیوان بۆ هەموو دام و دەستگاکانی هەرێمی کوردستان هەمووی بە فۆرم کردومانە هیچ بە هیچ شێوەیەک نەمهێشتووە هیچ کەسێک تەدەخل بکە واستە بکە کەسی نزیکی زۆر نزیکی خۆم نەمهێشتووە دابمەزرێ لە بەرەوەی نمرەکانی کەمتر بووە لەوەی کە پێش ئەو دامەزراوە نەمهێشتووە ئەو بەسەر کەسا تێپەڕێ سەبارەت بە کەرتی گشتی من هینەکانم باس کرد بڕیاری 172 بەڵام ئێمە پۆرتاڵی کارمان هەیە پۆرتاڵی کار کە لەگەڵ ILO دامان مەزراندووە بۆ ئەوەیە کە خاوەنکارەکان لە ڕێگەی ئەم پۆرتاڵەوە داوای دەستی کار بکەن
و ئێمەش لێرەوە خەڵکی گەن سیڤ پڕکاتەوە دایان بمەزیێنین جگەلەوە پێش ئەم پۆرتاڵەش ئێمە لە هەموو بەڕێوەبەرایەتەکانی کار لە پارێزگاکان لە بەڕێوەبەرایەتی ڕاهێنانی پیشەیی و کار و ڕاهێنانی پیشەیی لە ئیدارە سەربەخۆکان بەشی بەکارخستنمان هەیە لە قەزایانەی کە بەڕێوەبەرایەتی کاریا ڕاهێنانی پیشەی و کاری لێنە نووسنگەی قەرزی بچووک و بەکارخستنمان هەیە ئەمانە ئیشیان چییە؟ ئیشیانەوەیە کە چنە شوێنکارەکان یا شوێنکارەکان پەیوەندیان پێواکەن و گەنجی ژێرچێ لەوێ سیڤ پڕکاتۆ بەم شێوەیە دایانە مەزرێنین بەڵام ئێمە دوجار ناتوانین کە کۆمپانیایەک ئیجبارکەین کە ئەم خەڵکانە وەرگێت یاسای کار هەموو شتانی ڕێخستووە ئەو سیڤیەکان وەرەگرێ ڕێکیەخە بەڵامەوەی کە ئێمە تەدەخلی باشتر بکەین بڵێین بێنە سیڤیەکان بێنە نمرەکان بێنە چۆنە داناوە ئەمە ناتوانینەوە بکەین یاسا ڕێ پێناوی هەبوو میرەبانخان باسی کرد لەسەر مۆزوعی ئەوەی کە کرێکارێک بەڕێستان وت دەبێ 8 ساعت کار بکە بەڵام ڕەنگە خۆت باشتر لە ئێمەش بزانی لە زۆر شوێنەیە لە هەرێمی کوردستان لە کۆمپانیەکان لە زۆر شوێن خەڵکەیە زیاتر لە 9 ساعت 10 ساعت کارەکە ئێوە بۆ ڕێگە لەمە ناگرن کە ئەبێت تەنە 8 ساعت کار بکە 12 ساعت بەڵێ خۆی ئەبێ ساعتی کردو و ئەبێچەکەشی ڕۆژانە بڕێکی کەمتر لە تایمێکی بۆ دانرا بەڵێ خۆی یەکەم ئەبێت 48 ساعت ئیش بکات ینی ئەگەر 5 ڕۆژ یا 4 ڕۆژ تەوزیع بێت بەڵام ئەگەر 6 ڕۆژ ئیشی پێ بکە 8 ساعتە ئەوانی کە 12 ساعتیان پێ ئیشان پێەکەن سووریە لێرانیە تورکە خەڵکی ناوەڕاست و باشوورە خەڵک گەنجی ئێمە ئەوە قبول ناکە ده ساعت من حەزەکەم تەوزیحی بکەم ئەوە قبول ناکە ده ساعتیشی پێ بکە و لە 350,000 کەمتری باتێ دوجار ئەم کۆمپانیایە کە ئەچێ بۆ بەڕێوەبەرایەتی دەستەبەری ئێمە داوای پاکتاوی دەستەبەرەکات بدیرەکەی ئێمە سەیری سجلەکەیەکە بزانێت چەند کرێکارە موچەکانیان چەند لە 350,000 کەمتر هەبێت دەستەبەری پاکتاوی بۆ ناکە هیچ شێکی ناڕوە و بزانێت چەنی ئیش کردووە لیژنەکانی کار بە بەردەوامی سەردانی شوێنکارەکانەکەن چەندین شوێنکارمان داخستووە چەندین شوێنکارمان ناوە بە دادگا ئێمە هێڵی گەرمی 5,500مان هەیە کرێکارەتوانێت پەیوەندیمان پێوە بکە پەیوەندی بە خۆمەوە بکەن چەندین شوێن سەردانمان کردوون لیژنەی ئێمە چووە دەرگای کارگەکانیان پێکردوونەتەوە بزانن کارەکانیان چۆنە بەڵام کە ئەدرێ بە دادگا دوجارە بێ کرێکارەکە بێ بیسەلمێنێ کەەوەی وەرگرتووە بەڵام لەبەرەوەی بەشێکی زۆری شوێنکارەکانی ئێمە خەڵکی بێویژدانە بزانێت کرێکارەکەی شکاتی لێکردو دەریەکایکی شکا خاتە شوێنی ئەگەر نا کرێکارە توانێت لە ڕێی هێڵی گەرمەوە لە ڕێی بەڕێوەبەرایەتیەکانمانەوە لە ڕێگەی نووسنگەکەی خۆمەوە پەیوەندی ئەمە کێشەکەیە سەوەی کوێستانخان ئەو بەڵگەی کە باسێکە مۆزۆی سکیوریتیەکانە بۆی هەر ڕاشکاوانە باسیکەین ئەنی کارمەندێکی سکیوریتی 10 ساعت 12 ساعت لە داوامە کە شکات شەکاوکو بەڕێز باسی کرد دەریەکەن کەسێکی ترەخەنە شوێن تۆ وەزیری وایە چۆن ئەمە حەلەکەی ئەین بەحەلکەی بەڵێ منوەکو باسم کرد یەکەم ئەو کرێکارە بێ خۆی شکات بکە بوێرێ شکات بکە ئەبێ یەکەم خۆی بوێرە شکات بکە دووەم کەیامان بە دادگا خۆتانەزان بەڵگەیەوێ بە قسەی من یا بە قسەی مۆزەفێکی من سزای هیچ کۆمپانیایەک نایە یە دەبێ بەڵگەی لەبەردەستا بێ بەڵگە چیەیە کێی سەلمێنێ کرێکارەکەیە دوجار کۆمپانیایەکی گەورە پێیان وتم ئەوە نەکرێکاری هەیە بەڵام ئەوەنەی دەستەبەر کردووە موچەکانیان پێوتم ملیۆن و نیو تەنانەت 4 ملیۆنی شتیا بوو هینم نرد لیژنەم نرد طبعا لیژنەکە ئەچێ یەک سجلەکە ئەبینێ لە سجنێ بینێ هەمووی 350 دوایی کرێکارەکان بانگەکە ئەزانێ فڵان کەس تۆ ئێمە ئەزانین کە 4 ملیۆنت هەیە توێتی نەخێر ملیۆنێکم هەیە کرێکارەکانی بانگ کردووە ئێمە ئەزانین تۆ ملیۆنێکت هەیە بەڵام لێرە نووسراوە 350 توێتی نەخێر 350 هەیە ئەمە ئازایەتی کرێکارەکەیەوێت ئەگەر جماع هەمووی بڵێنە خێر ئێمە
غەدرمان لەیەکرێ خۆ ناتوانێت 100 کەس دەرکە ناتوانێت 200 دەرکە کۆمپانیا هەیە 1000 کەسی بالضبط ڕێک وایە مثلەن ئێمەش کە ڕوبەڕوویە و کەیسانە بووینێتەوە بە هەمان شێوەی جەنابتان پێمان وتون خۆتان بۆ ڕێگە ئەدەنەوە حەقەتان بخورێ بەڵام یەکشت هەیە مثلەن کرێکارێک کە مثلەن لە کۆمپانیایەکی سکوریتی ئیشەکات یان لە خواردنگەیەک ئیشەکایان لە دوکانی شیرینیەک ئیشەکات بێگومان ئیمکانیەتی یان لیاقە و توانای ئەو بۆ ئیشکردن لەم بوارە مەحدودانەیە باشە ئەترسێت لەوەی کە لەم ئیشە دوور بخرێتەوە دەربکرێت ئیشی لەوە باشتری دەست ناکەوێت یەکەم دووەم کەسانخان من کەیس هەیە وتیوتی هەرە ترساوم بە ترساوم لەوەی خاوەن کارەکەم تونند و تیژیم بەرامبەر ئەنجام بدات لە ڕابرد لە داهاتوە ئەگەر هات و من بیدەمە دادگا بۆ حاڵەتەکان زۆریشن بەرچاون زۆر بەرچاون بۆ بگاتە ئەوە بۆ کەسێکی فەقیر ناتوانێت پێم بڵێ تۆ ئێستا لە زووم ئیشەکەیت بەڵێ تۆ گەر من بزانم تۆ ملیۆنێکت هەیە بەڵام خانکارەکە 350,000 دەیاتێ بێم لێت بپرسم چەنە هەیە بڵێ 350,000م هەیە من ناتوانم چیت بۆ بکەم یەکشت من ناتوانم چی بۆ بکەم ئەمە دادگایە باوچ خۆم باشە پێش دادگا بەڵگەی ئەوێت و کوێستان ئەو ئیجراعاتانی کەوا پێویستە لەگەڵیانە بگیرێتە بەر مەسەلەن ئیجباریان ئێمە وەکو شوێنانە زۆربیان دەسەبەری کۆمەڵ زەمانەکە ناکەن ناوێن تۆمار ناکەن ئیجبار بکرێن بەوەی کە من ماگانە لیستی کرێکارەکان موێت لیستی موچەکان موێت ئەمە یەکەم دووەم من ڕێگە بەزانی کە ماگانە داوان لێ ناکەین با بۆ شەرحکەم یەکەم ئێمە بڕیارێکمان هەیە هیچ شوێن کارێک مۆڵەتی بۆ تازە ناکرێتەوە ئەگەر کرێکارەکانی دەستەبەرنەکە ئەوە بۆ نمونە باشترین وەزارەت کە جێبەجێ کردووە زاتی پەروەردەیە هەموو خوێندنگە ئاهلیەکان هەموو کرێکارەکانی خۆی دەستەبەر کردووە ئەبێ هەموو مانگێک بچێ پارەی کرێکارەکانی با لە 112 خۆی ئەیە لە 5 کرێکارەکەی ئەیە بۆ نمونە نەخۆشخانەکان ئەبێ وابن زانکۆکان ئەبێ وابێت دوجار ئەمە مۆڵەت تازەکردنەوە وەزارەتی کار نایکا وەزارەتەکەی خۆیکە وەزارەتمان هەیە بەداخەوە مۆڵەتەکە تازەکاتەوە بەبێ داستەبەری کۆمەڵایەتی لێ بکە هەموو ساڵێک من ئەوەڵی ساڵ لە نیوەی ساڵە ئەم ڕێنماییەکە بە پێی بڕیارێکی ئەنجومەنی وەزیران ڕێنمایەکەمان دەرکردووە کە بێ وەزارەتەکان پابند بن بەوەی کە هەموو شوێنکارەکان داوای دەستەبەری کۆمەڵایەتی لێ بکە ئەنجا مۆڵەتەکەی بۆ تازەکاتەوە هەموو ساڵێمە تەعمیمەکەمەوە بۆ هەموو وەزارەتەکان لە پێشینێرم بۆ ئەنجومەن چکە بێ ئەنجومەن تەعمیمیکە بەڵام دڵم بەوە ئاو ناخواتەوە خۆشم بۆ هەموو وەزارەتەکانیە نێرم نەکەر ئەمە ساڵانە من داوا لە بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی یەکەم لیستێکم بۆ بکەن ئەو شوێنانەی کە کەم تەرخە من ئێمە و فەرمانگەی هەماهەنگی بە دوواداچوونەکەین داوایان لێ یەکەین کە کرێکارەکانیان دەستەبەر بکەن ئەوەی نایکە شینێرین بۆ ئەنجومەنی وەزیران کە فلان و فلان و فلان پابند نییە بەڵام من ناتوانم حەسەبە هیچ وەزیرێ بکەم ئەوە لە دەسەڵاتی منانیە چکە و پێگەکەی وەک منە ناتوانم تەنانەت حاسەبەی مدیریەتێکیشی بکەم خات و کوێستان ئەوانەی کە ناویان لە دەسەبەری کۆمەڵایەتیان نەبێت حەقیان فەوتاوە بەتەکید چکە دەستەبەر بۆ گرنگە لە دووکان کرێکارێک بوو بەژێر سیارەی خۆڵەکەوە دوو مانگوی دەستەبەر کرابوو خۆم چوون بۆ پرسەکەی بە دوواداچوونم بۆ کرد دوو مانگوی دەستەبەر کرابوو ئێستا خوارە نشینی هەیە دەستەبەر بۆ کۆمەڵێشت گرنگە یەکەم تۆ لە کەرتی تۆ لەم کەناڵیت بەتەسم دەستەبەریش نەکرابی لەم کەناڵیت بەیانی وازێنی ئەچی بۆ کەناڵێکی کە ئەم خزمەتت بۆ ئەجۆزرێتەوە بۆ ئەوێ لێرە 5 ساڵیشە کردووە لەوێ کە بوو بە ساڵێگە بێ بە 6 ساڵ ئەمەیەک لە کەرتی گشتیدا ئامەزرێیت ئەم خزمەتت ئەچێ بۆ کەرتی گشتیش ئەتوانی پێخانە نشین ببی جگەلەوە تۆ لەسەر کار تووشی پێکانە بیت ناتوانانی ئیش پێخانە نشینی بۆ بڕێتەوە لەسەر کار گیان لە دەستەی کە سوکارەکەت خانە نشینی وەرەگرن لە تەمەنێکات کە بۆ ژن 55 و بۆ پیا و 60 و بۆ ژن 25 ساڵ خزمەتەوە بۆ پیا و 30 ساڵە خانەنشی نەبیت وەک هەر فەرمانبەرێکە لە کەرتی گشتیە جگەلەوە تۆ ناتێ خانە نشین ببیت
20 ساڵە خزمەت هەیە حەزەکەی بەشێک لە پارەکە دووەرگریتەوە پێڵەن پارەی نهایەتی خزمەت تەنها پار زیاتر لە 5 میلیارد دینارمان یاوەتەوە بەو کرێکارانی کە پارەی نهایەتی خزمەتیان وەرگرتووە ئەمانە بۆ کرێکارێک کە دەستەبەر کرابێ وەکو وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی یعنی ئامۆزشت چییە بۆ کرێکار چی بکە بۆی کە کرێکارە بێ داوای مافی خۆی بکات ئەبێ ئەبێ داوا بکات دەستەبەر بکرێت بەڵێ ئەبێ ئەوە وشیارکردنەوە ئیشی سندیکای کرێکارانە بە پێی پەیڕەوی ناوخۆ و سیستم وهینی خۆیان ئەبێ ئەوان ئەوە بکەن هەرچەنە ئێمە بە بەردەوامی پروشەر ئاماداکەین کە خاوەنکاریە بۆ لای ئێمە ئەیەینێ پێڵین ئەڵین بەم شێوەیە مافی کرێکارەکانت ئەبێ بپارێزی بەپی ئەو یاساکاری تازەی کە دەرمان کردووە ئەبێ هەموو خاوەنکارێک لەو حەیەکی ئەلاناتی هەڵواسی بێ مافی کرێکارەکەی تیا نووسی بێت بۆی کرێکارەکە بزانێ مافی چییە بەڵام کرێکار هەر نازانێ دەستەبەر چییە بەشێکی ئەوەشی ئەزانێ خاوەنکارەکەی پێڵێەوە سەرانەیە حکوومەت پارەکە دەڕوا ئەوش بڕواکە بەشێکیشی ناوێرێ دەریەکەن بەڵام ئەگەر هەموو وەزارەتەکان پابند بن هیچ شوێنێکەیە لەم هەرێمە شوێنکارێک مۆڵەتی نەبێ یا مۆڵەتی تەندروستی هەیە یا مۆڵەتی شارەوانی هەیە مۆڵەتی بینی گەشت و گوزاری هەیە یای وەزارەتی بازرگانی هەیە یای وەزارەتی کشت و کاڵی هەیە هەر یەکەی بە شێوازێک مۆڵەتی هەیە ئەگەر هەموو وەزارەتەکان هەماهەنگ بن لەگەڵ ئێمە مۆڵەت تازە نەکەنەوە کە مۆڵەتی تازە نەکردەوە ئەو ناچارە بێ داوای پاکتاو لە بەڕێوەبەراتەکەی ئێمەکە ناچارە بێ دەستەبەریان بکات بۆیە ئەمە بڵێ ئەرکێشی دەستە جەمعی هەموو وەزارەتەکانە بە تەنهایی وەزارەتی کار نییە جۆسان خان ئەگەر بە چەندێ ڕەشی کورد وەڵامی ئەم کلکە پرسیارم بێتەوە بۆی هەندێک قسەی خۆت بیرخەمەوە و هەندێک پرسیاری دیکەشە لێ بکەم وەکو وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی لە بارودۆخی ئێستای زیندانەکانی ناو گرتوخانەکانی هەرێمی کوردستانە چۆن ڕازیت ئایا لە ئاست تەموح و خەون و پلانانی تویا هەبوو کە گرتوخانەکان هی وەزارەتی ناوخۆیە هی ئێمە چاکسازیە بەڵێ لە چاکسازی بڵێ لە سەد من لێ ڕازیم نەخێر بەڵام کە من هاتووم کارەسات بووە لە چاکسازیەکان ئێمە هاتوین کۆمەڵێک گۆڕانکاریمان کردووە هەر لە سەرەتاوە پێم وتون کە ئەبێت تەسنیفی سزادراوەکان بکەن بە پێی مادە قانونیەکانیان بازرگانی مادەی هۆشبەرە بێ جیابێت بەکارهێنەرەکەی جیابێت مادە سوکەکانە بێ پێکەوە بن ئەعدامە بێ پێکەوە بێت تیرۆرە بێ پێکەوە بێ هەرچەنە جارجار مشیلەمان بۆ دروستە بێت تیرۆر شانەی تیرۆر دروستەکەن ئەبێ هەڵیان وەشێنینەوە دابەشیان بکەینەوە ئەمانەش هەیە حەزەکەم بزانی کە ئەرکی ئێمەش و ئاسان نییە جگە لەوەی کە پێشتر بازرگانی مادەی هۆشبەر لە چاکسازیەکانی ئێمە کراوە بازرگانی گەورە هەبووە لە ڕێی مۆبایلەوە بازرگانی کردووە ئێستا بە بەغرام ئەگەر بچێتە ژوورەوە لە ڕێی کە سوکارەوە جینا ئەوە نەماوە من کە هاتووم هەر سۆنەریان نەبووە ینی شێت بەس چۆتە ژوورەوە بەبێ ئەوەی کە هینی بۆ بکەن پشکنینی بۆ بکەن بۆ هەموو چاکسازیەکانێکی دوو سۆنەرمان کڕیوە سۆنە کە خواردنی پیاڕوات من چەند ڕۆژێک پێش ئێستا بابەتێکم زانی بوو کە طبعا من VIP نهێشتووە VIP هەبوو کە سوکاری بەرپرس و یان هینی بڵێ ئەوانەی کە لەوێن یا خۆی دەوڵەمەنە کابرا VIPیان هەبوو ئەوانم هەمووی لابردووە هی خەڵکی وام لابردووە مدیرەکە لێکێ لە چاکسازیەکان پێم و لای بەرەوتی ناوێرم تی بەیانی مناڵەکانم لە ڕێ مەکتەبە ئەفرێنن خۆم لام برد و تم منەیکەم ما مناڵەکانی من بفرێنن ئەمە هەستم کرد حاڵەتێکی وا هەیە لە یەکێ لە چاکسازیەکان چووم کە چووم کۆمەڵێک زەرفی گەورەی ئاوا درێژ زەرفدانرابوتم زەرفانە چێوتیان ئەمڕۆ مواجه بووە ئەمە جلەکانیانە کە بۆیان هاتووە هەمووی خەینە غسالەوە بووی ئەگەر لە شوێنێکی ئەم جلانەیە مادەی هۆشبەر شاررابێتەوە بتوێتەوە لاگیرەکەیە بەڵام کەسێک لە شوێنێکە ئەی شارێتەوە کە
دەست پێی ڕناگا ئەوە غرامێ دوان ئەچێتە ژوورەوە بەڵام ئەوەی جاران ئێستا لە چاکسازی نەماوە لیان هەبووە لە چاکسازی چەند کەسم لا بردووە لە سەرەوەی لە مناڵیان ناوە یا لە ژینیان ناوە سزای قورسم ماوە سازەکانان نەماوە نەخێر هیچ شێوەیەک نەخێر هەموو ئەوانەی کە لیانیان کرد پێ بزانم یەکسەر سزای قورسیانەیەم ئەنجامدانی کاری خراپ کاری نەشیاو نەماوە لە نێو خودی زیندانەکان خۆیان شێوەیە کەسانی دەستڕۆشت و لەگەڵ ئەوان ئەم بابەتە ئێستا لە چی نەخێر بەی شێوەیەک ئەگەر هەش بوو بێنەماوە ئێمە ئێستا جگەلەوەی کە ئەگەر هەش بوو بێ لە ناومان بردووە ئێمە چاودێرێکی تەواوی ناو چاکسازیەکانەکەین وەکو پێشموتی مادەکانمان جیا کردوتەوە نەکەر ئەوانەی کە تەمەنیان گەنجە مەسەلاً 24 فڵان ئێمە لە دوای 22 لە نەوجوانان ئەیان بینە چاکسازی گەوران کە خۆی بە دوای هەژدە بڕوا بەڵام ئێمە لە بەرهەنێ حاڵەتی بۆ ئەوەی کە گەنجە دەستێژی نەکرێتە سەر لە 22 ئەوانەی بین ئەوانەش خات و کوێسان کە ئەوە کۆنتترۆل کراوە مەبەستم ئەوەیە کامێرای هەموو قاعەکان ئیشەکان ناو قاع نابێ کامێرای تیاابێ مە مافی مرۆڤ نایڵێ باشە بەڵام ئەگەر لە ڕاڕەوەکان حاڵەتانە ڕوویدا بێت و بە پەردا خۆیان شتەکەیان شارد بێتەوە ئەمە چۆن من و جەنابەت کوڕێکی گەنجمان لەسەر ڕووداوێکی بەسیط ئەچێتە سەلەن نەک ڕووداوێکی بەسیط بەڵام جەریمەیەکی کردووە کە ڕەبتی بە بابەتی مخدرات و یان بابەتی کاری نەشیا و ئەوانەوە نییە بەڵام کە ئاچێتە ئەوێ من گەنجی جوان هەبووە پێی وتم شەوانە ترسم کە ئاخەوە با من بۆت باسکەم من کاتی خۆی پەرلەمانتار بووم چوون بۆ یەکێ لە چاکسازیەکان کۆمەڵێ گەنجیان گرتە بوو لەسەر سوال بردبوویان نەناو چاکسازی گەوران یەشیشیان براگەورەی ئەوانی کە بوو وتی ئەزانی من ئەم شەوانە ناوێرم بنوم بۆی دەستدرێژی نەکرێتە سەر براکانم بۆ چاکسازیەکی کە چووم پێیان وتمتیان ئەم مناڵە کاتی خۆی لەسەر دزی گیراوە لێرە لاقە کراوە کە هاتۆتەوە بەلەواتە هاتۆتەوە بەڵام ئێمە ئێستا ئەمەمان نەهێشتوەکو پێم وتی یەکەم مادەکانمان جیا کردوتەوە دووەم ئەو گەنجانەمان جیا کردوتەوە تێکەڵی گەورەکانمان نەکرد چکە گەنجێکی 22 ساڵ ئەتوانێت تەعامل لەگەڵ گەنجێکی کەی 22 ساڵ بکە دەرەقەتیە بەس ڕەنگە پێیشکە و گەورە بتوانێت دەرەقەتینێت لە هەر شوێنێک زانی بێتم شەو تەلەفۆنم کردوت و مەحاڵەتێکی وا هەیە تهدید هەیە لەسەر مناڵێک یا لەسەر گەنجێک ئێستا بۆم چارەسەرەکەن خۆم بەبەردەوە جاری وا بۆ دوو شەو تەلەفۆنم کردو بۆ چاکسازیەکان جا بۆ ئەوەی هەر بەرچاوتان ڕوون بێ چاکسازی ئەوە نیە بڵێ پەردەی هەیە و ژوورێکە و دەرگایەکە و دایەخەی لێرە نا ئێستا بەڵێ بۆ شەرحەکەم چاکسازی کە ئەچیتە ژوورەوە لە دەرەوە حوشەیەکیان هەیە ئەوە نەونی وێگە بێت لەم حوشەیە تەوالێت و حەمامێکی تایە هەروەها سەلاجە و تەباخ و هەنێشت کە بۆ خۆیان کاری پێ بکەن دوای ئێرە لە دەرگایە گەچیتە ژوورەوە هۆڵێکی بەقەدەرەمە و تۆزێ گەورەترە لەوێ دۆشەک دانراوە و تەلەڤیزیۆنێکی زۆر گەورەی تایە ئەمە بۆ سەیری تەلەڤیزیۆن و ئەوانە لەوێەوە بەقادر مەسەرەکەوی بۆ سەرەوە لەوێ ژووری نووسنەکەیان هەیە خەڵک وا تێگەیشتۆ کە چاکسازیەکانی ئێمە کەنە ژوورەوە لە پشتی شیشێکەوە نەخێر ئێمە نەخشەی ئەم چاکسازیە گەورەکان گەوران لەسەر نەخشەی چاکسازی سوی دروست کراوە حوشەیەەکە هۆڵێکە ژووری نووسنە بەڵێ هاوشێوەی ماڵە و ڕۆژانە بەرخۆریان هەیە شوێنیان هەیە بۆ وەرزش بۆ کاری دەست ئێستا لە سلێمانی خەریکی ڕێخستنەوەی بڵێ وەرشەکانی ڕاهێنانی پیشەین خەریکی تەعمیر و داوای کۆمەڵێک کەلوپەل و ئەساسی تازەیان کردو بۆی بۆیان دابین بکەین ینی بەپی ستاندارد بۆ هەر 25 سزادراوێک پێویستە توێژەرێکە بێت بەڵام لە چاکسازیەکانی هەرێمی کوردستانە ئەوەی کە وەرم گرتووە بۆ 100 بۆ 120 سزادرا و یەک توێژەر هەیە ئاخر یەک توێژەر چۆن فریا بکەوێت کاتیان بۆ دانەیە چۆن فریای ئەم هەموو کێشەیە بکەوێت یەک توێژەر بۆ 120 سزادرا و زۆر زۆرە کەمتریشە بەڵێ وایە توێژەری دەرونی و توێژەری کۆمەڵایەتیمان کەمە بەڵام کۆمەڵێک ڕێکخراو هەیە ڕێکخراوی وچان هەیە ڕێکخراوی نسێف هەیە ڕێکخراوێکی کەی نەرویجی هەیە ئەمانە بە بەردەوامی لەگەڵمانن بۆ دەورات مەسەرەن ڕێکخراوی وچان خۆی خەڵک هەیە دامەزێنە خۆی
موچەکەی ئەیاتێ بە توێژەر بوو ئەوەی کە ئەو بۆشاییەمان بۆ پڕکەنەوە. خۆ دەزانی کە لە ساڵی 2002 کەس بە فەرمی دانەمەزراوە. بۆیە من خۆم ئەمەم لە ئەنجومەن باس کردووە کە ئێمە لە سلەیمانی ئێستا 1800 سزا دراومان هەیە، پێم وایە 18 توێژەرمان هەیە دەرونی کۆمەڵایەتی بەیەکەوە کە ئەمە ئەبێ ئەم فەراغە پڕکرێتەوە، چونکە چۆن هین چاکسازیەکرێ بێت توێژەری کۆمەڵایەتی و دەرونی لەگەڵا بێ. بەڵام ئێمە گرنگیمان بە خوێندن ناوە، خوێندن تەلەبەی زانکۆمان هەیە، تەلەبەی دکتۆرامان هەیە، تەلەبەی ماستەرمان هەیە، تەلەبەت لە یەکی بنەڕەتیەوە هەمانە هەتاکو و تەلەبەی دکتۆرامان هەیە. گرنگیمان بە کتێبخانەکانمان ناوە. لەم ساڵە دوو کەسی کە تەنها دوو کەسی کە ڕای کردووەواتە لە هەموو کابینەکە بەم 6 ساڵە 4 کەس کە هەر چواریان بازرگانی مادەی هۆشبەرن. بەڵێ ڕاکردن نییە، نابێ نایبین ڕاکردن نەهاتوونەتەوە کە مۆڵەتی وەرگرتووە بۆ خۆی ڕۆشتۆ نهاتێتەوە. کرێکاری بیانی ئێستا چەند کۆمپانیایەک چەند ساڵێک چەند کۆمپانیایەک دامەزراوە، ئەم کۆمپانیانە کرێکاری بیانیێنین بۆ هەرێمی کوردستان و دوای لە ڕێگەی ئەم کۆمپانیانەوە ئەبرێن بۆ شوێنەکانی تر. جا پرسیارەکەم دوو ڕاندە. یەکەمیان ئەم کۆمپانیانە بەشێکی بەرپرسەکان لە پشتیانەوەن و بەرپرسەکان هاوکاریانن، مۆڵەتدان بەم کۆمپانیانە چۆنن؟ ئەمە ڕەهەندێکیان. ڕەهەندێکی دووەمیان ئەم کرێکارانە زۆر جار ڕوبەڕووی ئاستانگی زۆرە بنەوە، بە تایبەت ئافرەتەکانیان هەندێک جار ڕوبەڕووی گێچەڵکردنە بنەوە. ئەم حاڵەتانە چۆنە لە ناو وەزارەت چۆن کاری بۆ کراوە کە ئەمانە نێڵن ئەم جۆرە گێچەڵکردنەوە چۆن ڕوبەڕووی بوونەتەوە ئەم کۆمپانیانە چۆن مۆڵەتەکانیان وەرەگرن؟ مۆڵەتی تەنها ئەو کرێکارانەی کە هین ئەهێنێت ئەوەی ناوماڵ، تەنها ئەوانە مۆڵەتەکانیان لای ئێمێ، تەنها ئەوانە. بەڵام نابێ هیچ وەزارەتێک بەبێ ئاگاداری ئێمە کرێکار بێنێ کە پابەندی نین. ئەبێت مسەنوە بەرهێنان کە کرێکارێنێت لە ڕێی ئێمەوە بێ ئێمە مۆڵەتی کاری بین پابەندی نین. بۆ نمونە وەزارەتی تەندروستی دکتۆرێنێ ماونتوبیێنێ نازە ئەبێ لە ڕێی ئێمەوە بێ ئێمە مۆڵەتی کاریان بینێ پابەندین. لە ساڵی 2023 پێم وایە تەنها یەک کرێکاری پیا مۆڵەتی کاری لە وەزارەتی کاروەرگرتووی کە هەموو وەزارەتەکانی کە خۆیان هێناویانە، بەڵام ئەوانەی بەڵام نیان کردووە. بەڵام ئەوەی کە کرێکاری ناوماڵە لە ڕێی ئێمەوە کۆمپانیایە، ئەویش کۆمەڵێک ئیجراعاتی هەیە، بێ پارەیەک دانێت، پارێک لە کۆمەڵێک ئیجراعاتە دوجار مۆڵەت وەرەگرێ و ساڵانە ژەوێ مۆڵەتەکەی تازە بکاتەوە. بۆ ئەوەی کە ئێمە تەبعەن ئێستا زۆر لێمان تون کردوون، داوای هەموو ئامارەکانمان کردووە، چەندیان هێناوە ئێستا لە کوێن، چەندی ڕۆیشتۆتەوە بۆی بزین ئایا لەم کۆمپانیانە دەساودەست پێکراوە. جگەلەوە بەڕێوەبەرایەتەکانی کاری ئێمە لیژنەیان هەیە و کۆمپانیا خۆی بێ لیژنەی هەبێت، کۆمپانیا بێ هەموو چەند مانگجارێک بچێت بۆ ماڵی ئەوی کە ئەو ژنەی لێیە، سەیری شوێنەکەی بکات، بزانێ شیاوە بۆ ئەوەی کە کەسێک لەو ماڵەیە بژی لەگەڵی دانیشێ، مامەلەیان چۆنە لەگەڵە چۆن نییە. ئەم ڕێکارانە هەیە، هەر کرێکارێکی جا تەطبیقەکرێ بەڵێ چۆن هەمووی بەڵێ. بەڵام کرێکاری کە زۆری کە هەیە کە لە ناو بازاڕە کە لە ماڵانە لە ڕێی کۆمپانیەکانی هەموو ناتوە، لە بەغاوە هاتووە، لە وڵاتانی دەوروبەرەوە بە قاچا خاتووە، مۆڵەتی کاری نییە. ئەوەی مۆڵەتی کاری هەبێ لە لای ئێمە بە دوواداچوونی بۆکەین کە لەسەر شقامەکان ئیشکەرن بۆ ئەوان چیتان کردوانی چەند جارێک باسی ئەوە کرا بۆ ئەم بابەتە شتێکەڵ کەم ژنان و مناڵانی دەڕۆزەکەر کە ئیتر ڕێگریان لێکرێ و ڕێگرێ بۆ دەرۆزەکەر سوالکەر پەیوەندی بۆ وەزارەتی ناوخۆ هەیە. ئێمە ئێستا هینێکمان هەیە لیژنەیەکی هاوبەش ئێمە و وەزارەتی ناوخۆ و مناڵپارێز. یەکەم ڕستی ئەو شوێنانەیەکەن کە ئەمانە سواڵی تیاکەن، دوجار باڵیانەکەن، خێزانەکانیان تەعهودیان پێ بڕەکەنەوە کە نابێ سواڵیان پێ بکەن. ئەگەر دووبارەی کردەوە کە سوکارەکانیان دەزگیرەکرێن. زیاتر ئەمە ئەرکی وەزارەتی ناوخۆیە، بەڵام ئێمە لیژنەیەکی چەند ساڵە هاوبەشمان هەیە، بیرمان نەچێت
تۆ کاتێک ئەڵەی نابێ مناڵ ئیش بکە ئەبێ سەرچاوێکی داهاتی هەبێ ئەمە بەسراوەتەوە بە تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی ژنێکەیە 5-6 مناڵی هەیە مێردی نەماوە کرێ چییە من چۆن نەتوان بڵێم نابێ مناڵەکانە ئیش بکەنی بە چی بژی ئەبێ دەژنەکە بێ بە لەش فرۆش ڕاستە بەڵام کاتێک کە پارەی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی 2015 بڕاوە و ئێستا هیچ سەرچاوەیەکی دارهاتی نییە یا بێژنەکە بێ بە لەش فرۆش یا بێ مناڵەکان ئیشێکی سووک بکەن لەژێر چاودێری بەڕێوەبەراتیەکانی ئێمە و بەڕێوەبەراتیەکانی ئێمە جگەلەوەی کە ئەچێن پشکنین بۆ پرۆسی کارەکەن پشکنین بۆ مناڵانەژەکەن پشکنین بە هەمان شێوە ئێمە و قایمقامێت و لەگەڵ مناڵ پارێز سەردانی شوێنکارەکانەکەی بزین ئەم مناڵانە ئەچەوسێننەوە یان دەستێژیانە کرێتە سەر هەموو ئەوانە ڕەز دەکرێن لەلایەن ئێمە بەڕێوەبەراتیەکانی ئێمە قایمقامێت لەگەڵ مناڵ پارێز پێشتر سرۆکی پێشووی داواکاری گشتی لە دوانیشی ڕۆژنامەوانی یا بوو وتووی هەندێک لە ژنانی نێو زیندانەکانی چاکسازی دەبرێنە دەرەوە بۆ کاری بەدڕەوەشتی و لەشفرۆشی تۆ وەڵامت دایەوە وتوت ئەگەر سەلمێنرا ئەمانە لەناو چاکسازیە ئێستا ژێڵێم بەدڕەوەشتی ئەنجامەدەن من لە ئەو ئەڵێ ئەیان بەنە دەرەوە بەردەمی دەستگاکانی ڕاگەات دەست لە ئێستا ژێڵێمەوە ئەگەر بەسمەوە بە قسەیشی یەک ژن چووە دەرەوە بۆ کاری بەدڕەوشتی ئیسقالەکەم لە بەردەمی هەموو کەناڵەکان کاکە زین ڕێو شوێنی چوونە دەرەوەی سزادرا و چەند قورسا شێساخان ئەمە ڕەت یەکەمەوە بە قسەیشی خۆتەوە کە ئەڵێ خۆت لە سەرەتای ئەم پرۆگرامەیە وتە هەڕەشەی کارمەندێک کەڵێ مناڵەکان مەفرن بۆ نمونەگرێشێک هەڕەشەی لێ بکات لەسەر زەخت و فشارێکی ئاوایە هەڕەشە و گوشارێکی وای بخاتە سەر ئەمە کەڕی آخر بۆم باس کردی دیارە دیقەت هینە نەکردو من ساڵی 2009 باسەکەم کاڵێم VIP هەبووە هینی دەستڕۆشتوو بووە چوم تومەلای بەرە وەڵامەکەی ئەوە بوو دوای خۆملام ڕێکارەکان وایە کەسە بە هیچ شێوەیەک بە هیچ شوێ VIP نییە نەخێر بە هیچ شێوەیە گەزانی ڕێکاری بدنە دەرەوەی سزادرا و زۆر قورسە هەرواسان نییە سزادراو لە نیوە شەوا ببرێتە جارێ ژنان بەشی خۆیانیان هەیە بەرپرسەکەی ژنە بەرپرسی هێزی جێبەجێکارەکەی ژنە توێژەری کۆمەڵایەتی و دەروونەکەی ژنە ماوەیەک پێش ئێستا لە یەکێ لە چاکسازیەکانی ژنان کارمەندێکی پیاومان ئەبێ بە ئاڵۆزی خەڵک لە ماڵی خۆشیان شەڕێ بێ بوو بە ئاڵۆزی لە بینی ژنەکانە دیارە ژنەکان دەرەقەت نەهاتون پیاوێکیان توێژەرێکیان بردووە کە کێشەکە حەلکە لەسەرەوەی چوو بۆ ژوورەوە و دەستی لە ژنەکە بەرز کردبەوە سزای قورسممە لەو چاکسازیار گواستمەوە ئەمە کۆمەڵی ڕێکارە ینی بردنە دەرەوە هەموو جارێم کێشانە یەتەوە بەلای تۆ بێ ئاگداری هەموو شتان ئاگاداری هەموو شتێک ئاگاداری ورد و دروشتیمیەکەم کارمەندەکان پەیوەندیم پێوەکەن سزادراوەکان پەیوەندیم پێوەکەن کە سوکاری سزاداوەکان پەیوەندی پێوەکەن لەبەرەوە من بێخەمنیم و پێم وتی جاری وایە دووشە و تەلەفۆنم بۆکەن فلانەشت ڕوویاوە پێشتر وتوتە چاکسازی گەورانی سلێمانی خۆی شوێنی 900 سزادراوە هەولێر 900 کەسە بۆ 900 کەس دروستکراوە بەڵام ئێستا نزیک بۆ تۆ لە 2000 شتێکە چارەسەرتان بۆ ئەمە چیە؟ بەڵێ چارەسەر طبعاً من کە توین خۆ دەزانین زوو کۆرۆنا بڵاو بووە کۆرۆناش کە بڵاو بووەوە خەڵک واهینی ئەبوو کە هەر یەشێگرتیەکسە مردووە اینجا من بە شێوەیەک ترسا بووم لە چاکسازیەکان لەبەرەوەی سزادرا و کەمە چێتە بەرهەتاو کەم ئەجوڵێ مەناعی کەمە تەسەور مەکرد ئەگەر بڵاو بێتەوە بە سەدان سزادرا و ژیان لە دەستبن کە خۆشببختانە یەک سزادراویش ئەمە لە خەمی خۆتەوە بوو بەڵێ یەک سزادراویش هین نەبوو دوی شەو تەلەفۆنیان بۆ کردووم کە شوپەی ئەوە ئەکرێت کە ئەم سزادراوە کۆڕۆنای بێکسە تەلەفۆنم کردووە بۆ زابط خەفەرت دکتۆر هەستێنێ بچێ لە ماڵی خۆم لە کاتی کەرەنتینەیە مێخەکەم بردووە کە دوکان و بازار نەبووە ئەوەنە لە خەم بووم بۆ ئەوەی یعنی وەمانەزانین بیگرن هەموو ئەمرن ئەو کاتە من نووسراوێک ماڕاستی سەرۆکی حکوومەت کرد کە یا کۆمەڵێک
هینم ڕێکارم خستبووە بەردەستی یا مۆڵەتی درێژخایانمان هەبێت بۆ سزا سووکەکان یان لێبوردنێکی گشتی دەرکەین دوایی لیژنێکی باڵای دروست کرد طبعاً ئەبوو پەیڕە و هەموار پێین بۆ مۆڵەتی درێژخایان ئەوەیان نەکرا بۆ لێبوردنی گشتی لیژنێکی باڵای دروست کرد لیژنە باڵاکە یاساشیان ئامادە کرد بەڵام وەزئی پەرلەمان خۆتان نەزان چۆن بوو یەکێک دوایی لیژنە باڵاکە پێشنیارێگەکەن بۆ بەڕێسەرۆکی حکوومەت کە چاکسازیەکی گەورە دروست کرێ بۆ 5,000 کەس بۆی ئەدام و تیرۆر ببرێنە ئەوێ چکە ئەدام و تیرۆر خۆی ناوێت لە چاکسازی بێت ئێستا زەویش تەرخان کراوە بەڵام ئەم چاکسازیە چەنی تێچێ 50 میلیۆن دینار دۆلار بۆیە لە ئێستاە زەحمەت ئەم چاکسازیە دروست بکرێت بەڵام ئەم قاتعەتەکەم بام پرسیارەکەم بیر نەچێتەوە ژمارەیەکی زۆر کەوازام سەر و 200 کەسە بەس لە سلێمانیا سزای لە سێدارەدانیان هەیە نازانم ژمارەکە چەنە حەزەکەم ژمارەکەم بۆ پشڕاستکەیتەوە لە هەرێمی کوردستانە لە هەموو هەرێم 550 کەسە پێم وایە ڕەنگە زیایشی کرد چارەنووسیەمانە چی بەسەرێکە لە کاتێکە ئەم سزایانە معلقە و هەڵواسراوە ئێستا پەیوەندی بە منەوە نیە پەیوەندی بە انجومەی دادوەریەوە هەیە پەیوەندی بە سەرۆکی هەرێمەوە هەیە ئایا سزاکە مزاکایان ئەنجومەنی دادوەری ڕەئی چیە ئەویان پەیوەندی بە منەوە نییە جگەلەوە 1500 تیرۆریشمان هەیە کە کاتە 200 کەسێک ئەگەرەمانە 2000 کەسێک ئەگەرەمانە جابکرێنەوە چاکسازیەکە چۆڵە بێ بەڵام کە ئەمە ناکرێت ئەبێ لێبوردنی گشتی بکرێت کوێسان من لەسەر مۆزوعێک کە جیاوازە لە مۆزوعی کاروباری وەزارەتەکەتان تۆ لە خولی سێمی پەرلەمانی کوردستان پەرلەمانتار بووی یەکێک بوو لە پەرلەمانتارە چالاکە ئۆپۆزسیۆنەکان ئەتاندا لە سەر تەوڵەکە بۆ یاسای بودجە تێنەپەڕێ ئەگە بیرە مابێ یەکێک بوو لەوانەیە کە زۆر شانازی پێوە بکەن و تا ئێستاش دیمەنەکان ماوە ئەو کاتە وەزعی خەڵک بەراورد بە ئێستا زۆر باشتر بوو ئێستا کە وەزعی خەڵک تۆ خۆتە زانی مۆزوعی موچە و وەزعی اقتصادی ئۆمانە خراپە لە 2014 تا ئێستا بەردەوام کێشە هەیە تۆ ئەندامێکی لە ئەنجومەنی وەزیران وەزیری بەشداری لە کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیرانەکەی تا ئێستا ڕوبەڕووی سەرۆکی حکومەت یا جێگرەکەی بوویتێتەوە بڵێ موچەی خەڵک خراپە پێویستە ئەمە بکرێ ئەو بکرێ و ئەو مووقیفانەی کە لە پەرلەمانی کورسان هەت بوو لە ناو ئەنجومەنی وەزیران هەت بێ یان هەر بێدەنگدان شویت و هیچ کەس بێدەنگدا بە وەزیرەکانی پارتی شۆ هیچ کەسێ بێدەنگدانانیشێ لە ئەنجومەن ئەوە ڕێیەکی زۆر نادروستە هەموو شتێ مناقەشاکرێ هەموو شتی ئەخرێتە دەنگەوە بەڵام من قەت نامەوێ خۆم بکەم بە پاڵەوان بە ئەوەی پەرلەمان بوونەوە ئەلەنی بووە ئاشکرا بۆ پیشاندراوە بەڵام من زۆر شتی کەش هەیە کە ڕەنگە لە پەرلەمانیش کرد بێتم بەڵام لە پشتی کامێراوە نەهاتوم خۆم بکەم بە پاڵەوان بەسەر هاوڕێکانمەوە ئێستا ژەوە ناکەم وەقەتیش ئامادە نیم نهێنی کۆبوونەوەکانی ئەنجومەت بمە دەرەوە من ساڵانێکی زۆرە ئیشی خەباتی سیاسی و ڕێخستن و ئەوانەکەم زۆر باش لە نهێنی و لە نهێنی کۆبوونەوەکان تێگەم بردنە دەرەوەی نهێنی بێ آخر بەڵێ نهێنیە کۆبوونەوە کە کامێری تیانە بوو ینی کۆبوونەوەکە نهێنیە من لەوێ قسە کرد بێ یانەم کرد بێ ئەوە لە دوا ڕۆژا دەرەکەوێ بەڵام من ئێستا بێم خۆم بکەم بە پاڵەوان بەسەر هاوڕێکانمەوە قەدەوە ناکەم باشە تۆ نزیکەی 7 ساڵە بێ وەزیری 2019 حکومەت تەشکیل کرا مانگی حوت ئەم ساڵە بێ بە 6 ساڵ چی شتێکەیە شانازی پێوە بکەیت هەموو ئەو شانەی کردومە لە هەموو بوارەکان شانازیەکەم کە شۆڕشێکی چاکسازیم بەرپاکرۆ لە چاکسازیەکان ڕەنگە زۆر جا ژیانم کۆت بێتە مەترسیەوە هەڕەشەی کوشتن لە خۆم و کوڕەکانم کرابێ شانازیەکەم کە لە سەردەمی منە دەستەبەر بۆ تەمەوزوع 3 بەرابەری هەموو کابینەکانی تر ئێمە کوێستان نەکردووە بە تەنها ئەنجومەنی وەزارەت بەڕێوەبەرە گشتیەکان بەڕێوەبەرایەتیەکان هەمومان پێکەوە لەسەر ئەوە هەڕەشەی کوشتن لە خۆت و کوڕەکان بەڵێ بە دڵنیاییەوە لەسەر ئیش بەڵێ لە شانازیەکەم کە لە سەردەمی منە
زۆرترین ئیشکراوە لە چاکسازی لە بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەر 3 بەرابەری هەموو کابینەکان ئەمە بەڕقەم و بە هین لە بەردەستمانایە. شانازیەکەم کە باشترین ئیشمان بۆ ئۆتیزم کردووە، بۆ کەم ئەندام کردووە، بۆ خانەکان پێ دووە نەبێ لە خانەکانە زۆر ڕێک بوو بێ کە چوومەتە خان من یەک نمونەتان بۆێنمەوە. مانگی حوتی 2019 من سوێنم خواردووە، مانگی هەشتی 2019 لەگەڵ بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلەیمانی چوون بۆ خانەکان. مانگی هەشت پێیان وتم زانی بوویان کە ئەچم، وتیان بڕۆرە بەشی کوڕان ئەمڕۆ کە دووشەممەیە کە کاتی سەیرانی ژنی مناڵەکانیان بردو بۆ سەیران بڕۆ سەیریکە کە چوون بۆ مانگی هەشتە ئەکسپلێت ئیشی ناکرد، هەموو تەوالێتەکان گیرا بوو، سیستەمەکان هەموو شکا بوو کە ئەو وەسعیان بینی خۆیان لە بینی خۆیانە بوو بە شەڕیان من ناتوانم لێرە بمێنمەوە. ڕۆژی دوای ئەوە لیژنەی تحقیقم دانا، مدیر و کۆمەڵێ مەسوولم گۆڕی لەوێ. ڕۆژێک چووم سێرم کرد مناڵ و گەورە هەمووی هاتنە خوارەوە، گەورەکان ئەچوون بۆ مەکتەب، بەس ئەو مناڵانە 5 ساڵ و 4 ساڵ و 5 ساڵ بۆ لەگەڵ ئەو بێنان بخوا. لەسەر دەستی منەوانە هەمووی جیاکراونەتەوە 4 بۆ 12 بۆ 8 لەسەر کەمەندامان شانازیەکەم کە زۆرترین ئیشم بۆ کردو. ئەو ئیشانە چێکە بۆت کردوون دوایەوەش چارنووسی ئەو 13,000 کەمەندامی کە موچەکانیان بڕا چارنووسی ئەوان نەبڕاوە 13,000 ئەوانن کە تۆمار نەکراون لە 2013ەوە بەڵێ کەمەندام تۆمار نەکراوە. ئێستا 30,000 کەمەندام هەیە کە موچەی لێرەمی کوردستان. ئێمە ئەوانەمان تۆمار کردووە نردومانەتە بەغا بۆ ئەوی موچیان بۆ بڕێتەوە. ئەوەی کردومانە بۆ کەمەندامان یاساکەیانمان هەموار کردوتەوە، ڕێنمایی تازەمان بۆ دەرکردوون، بێجگەلەوە لە کاتی ئەوەی کە لە ساڵ 20 موچەی فەرمانبەر بڕا نەمان هێشتووە کە لە کەمەندان ببڕێ لە کاتێکا لە کاتی پاشەکەوت لە موچەی کەمەندان بڕاوە. ئەمە شانازیە بۆ من کە ئێمە نەمان هێشتووە لێبڕینیان لێ بکرێ. بێجگەلەوە ئێمە توانیمانەکە لە کاتی یاسای چاکسازی ئەوانەی کە یاساکەیان نووسی بوو وایان تۆمار کرد وایان نووسی بوو کە هەموو ئەو کەم ئەندامانەی کە موچەیەشی کەیان هەیە موچەکەیان ببڕێ بەس ئەوانە بمێنێتەوە کە هیچ سەرچاوەیەکیان نییە. ئێمە نەمان هێش بۆمانکردن بە دەرماڵی پەککەوتەی کە زیاتر لە 20,000 کەمەندام کە موچەکانیان ببڕێ. خوێندن یاساکەمان بۆ هەموار کردوێتەوە کە هەموو یەکەیەکی نیشتە جێبوون کە دروست دەکرێت بەشێکی بدرێت بە وەزارەتی کار بەبێ بەرامبەر بیا بە کەمەندامان. تەنها کۆمپانیا کە پابند بووە کۆمپانیای گرجانە، ئەوش ڕەنگە لەبەرەوە بێ کە برادایەتی لەگەڵ خۆما هەبێت لە سا حوتی یاوینەتێ کە 45 شوقەکە بۆ کەمەندامان. بۆ ئەمە چەند جارێک چوومەتە لای دەستەوە بەرهێنان نووسراومان کردووە بۆ ئەنجومەنی وەزیران کە ئەڵێن هەموو ئەو کۆمپانیانە پابند بکەن بەوەی کە لە کاتی مۆڵەت من نایم تا مۆڵەتی نێمێ مۆڵەت دەستەوە بەرهێنانەیاتێ پێشەوەی مۆڵەتی بیتێ گرێبەستی لەگەڵا بکە کە با لە سا حەوت نەبێەوە گەوی گرجان ببێ ئەمە لە یاساکە شاکراوە بە مەرج ئەبێت جێبەجێ بکەن. ئەوانەی کە مناڵیای ئۆتیزمیان هەیە زۆر گلەی یەکەن لەم حاڵەتانە. یەکەم سنتەرەکانی ئۆتیزمی حکومی کەمن و گلەی لە ئاست و کواڵیتیان ئەکرێت لە شێوازی وەرگرتنەکانیان ئەکرێت. ئەمە یەکەم. دووەم یعنی زۆربیان ناچارن بیان بن بۆ شوێنە ئەهلی و تایبەتانە. ئەمە لە کاتێکا کە زۆربیان بەهۆی هاتوچۆی دکتۆر و ئەو شتانی کە لەبەر مناڵەکان ئەیکەن ئیمکانیەتیان باش نییە، ناتوانن مثلن ئەوەی کە بیان بەنە شوێنێکی حکومی. ئەمە بەنسبەت مناڵەکانەوە بەنسبەت کە سوکاریان دایک و باوکی مناڵی ئۆتیزمەوە ئەوە دانراوە کە مثلەن مۆڵەت وەربگرن، بەڵام کراوە بە مەرج ماڵێک کە دوودانە نەخۆشی ئۆتیزمی هەبێ وایە بۆ ئەوانە وا کراوە. ئەگەر دوانی هەبێ باشە دایک و باو کرد و چێتوانێ مۆڵەت وەرگێ. ئەگەر یەکێکی هەبوو یا دایک یا باوک لەسەر ئاستی عێراق بەڵام مناڵی ئۆتیزم یەکدانە یان دایگیان باوک ئەتوانن کۆنتترۆلی بکەن. ئەبێ کۆنتترۆلی بکات. ئێمە بەدەر لە ڕێنماییش هاتوون ڕێنمایەکەمان هەموار کردوێتەوە بۆ مناڵی ئۆتیزم و شەلل دەماغە گەردوانی هەبێ دایک و باو گەتوان مۆڵەت وەرگرن لەسەر ئاسی هەموو عێراق.
باشترین سنتەری ئۆتیزمی حکومی سنتەری ئۆتیزمی حکومی سلەیمانیە حەزەکەم بڕۆن بە چاوی خۆتان سنتەرەکە ببینن مناڵ قورسە لەو هیچ قورسنیە نانە بۆ شەرحکەم ئێمە ئەگەر لیژنەی وەزارەتی تەندروستی بیسەلمێنێ ئۆتیزمێک سەروەریەگرین بەڵام ئۆتیزمی نەبێ وەری ناگرین مناڵی فرەجۆڵە وەرناگرین مناڵی بیرکۆڵ وەرناگرین مناڵی شەلدەماغ وەرناگرین ئێمە کێ وەرەگرین مناڵێک کە ئۆتیزمی هەبێت ڕاهێنانی پێەکەین بێجگەلەوە یەکەم جارە لە تەریخی حکوومەتی هەرێمی کوردستانە مناڵی ئۆتیزم بە پاسی وەزارەتی حکوومەت هاتوو کوێ پێ بکرێ یەکەم جارە ژەمێکی سوکەی بەیانیان هەبێ یەکەم جارە مناڵی ئۆتیزم 30,000 دینار پارەی جیرفانی هەبێ من دەستکەوتە من شانازی پێوەکەم کە نەکراوە پێشتر بێجگەلەوە هاتوین هی خۆمە چۆن هەموو کە زۆستی خۆیە کات چۆن آخر 6 ساڵیش فرسەتی زۆر شد بەڵێ جیاوازە لەوەی کە 4 ساڵ بێ بێجگەلەوە ئێمە ڕێنماییەکەمان هەموار کردوتەوە چۆنمان هەموار کردوتەوە کە کاراسانیمان کرۆ بۆ کەرتی تایبەت بۆی بتوانن منافەسەی یەکتر بکەن و کە سنتەرەکان زۆر بوو هینیان ڕێژە پارەکەی کەوە یەگرن دابەزێ کە من هاتووم سنتەری ئۆتیزم هەبووە لە $2,000 لە مناڵ وەرگرتووە بەڵام یەک سنتەری ئۆتیزم هەبوو ببێ بە 20 سنتە 50,000 وەرەگرێ پارەی باش وەرەگرن خات و کوێستان ینی وا هەیەڵێ ناچارم بشی بەم چی بکەم ئەتوانم ئیشی زیایە بکەم نا سەلەن ئەو ئۆڤەرەوانێ بیبا بۆ سنتەری ئۆتیزمی سلەیمانی لە ڕاپەڕی سنتەرێکی ئۆتیزم هەیە لە بینای ئێمەهی مناڵ پارێزە 200 مناڵی بۆ پێم وایە هەیە بەڵام هەنێکە سەر خۆی پێ خۆشە چۆن پێمان خۆشە مناڵەکانمان بینە جامیایی ئەهلی و بیبینە مەکتەبی هەلی ئەوەش پێمان خۆشە سنتەری ئۆتیزم بۆ ئەوەی کاڵەی مەتحی نەکەین من باسی دەستکەوتەکانی خۆمەکەم و حەقی خۆشمە حەقی خۆمە تۆ هاتووی بقابلە لەگەڵ منەکەی پێ دەڵێ ئەڵەی پیشانازی بە چیۆکە ئەڵم شانازی بەم دەستکەوتانەوەکەم ئەی خۆشم نییە سەرەتاش پێم وتی وتم من نیم بەتەنها بریکاری وەزەیرەکەمە مدیرعامی دیوانە بەڕێوەبەرە گشتیەکانە ڕاوێژکارەکانە بەڕێوەبەرەکانە ستافەکانە تەنانەت کارگوزارێک یا پاکەرەوەیەک دەستی هەیە لەوەی کە ئێمە ئیشی باشمان کردبێ لەم کابینەیە ئەماکەین بە دوا پرسا شوێسان خان لە ڕاستیە لێبوردنی گشتی ڕەنگە کێشەی چاکسازەکان بە شێوەیەشی گەورە چارەسەر بکات لەگەڵ بۆچوونەکەی مناهیت بەڵێ ئێستا لە نەبوونی شوێن گرفتەکانی بەردەم یعنی لێبوردنی گشتی چییە بۆ ناچێتە بواری جێبەجێکردن بۆ دەستی بۆ نابردرێ بۆ نایخەنە بابەتێکەوە یعنی پەسەند بکرێت طبعا ئێمە وەکو باسم کردی لە کاتی کەرنتینۆ ئیشمان لەسەر کرد یاسایەک پرۆژە یاسایەکمان ئامادە کرد ئێمە و وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی بەسەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لەگەڵ دەستەی مافی مرۆڤ و ئەنجومەنی دادوەری و ئەم کۆمەڵە شوێنانی کە پەیوەندیدارن ژمارەیەک پەرلەمانتاریش پرۆژە یاسایەکیان ئامادە کردبوو تەنانەت یەکەم کۆبوونەوە شەمان کرد سەرۆکاتی پەرلەمان خۆیان هاتبوون لیژنە پەیوەندیدارەکان وەزارەتە پەیوەندیدارەکان کە یاساکەمان ئامادە کردبوو بەڵام خۆتانەزان بەهۆی بارودۆخی سیاسیەوە ساڵی ئەخیری پەرلەمان هەر کۆنە ئەبوونەوە دواتریش پەرلەمان هەڵوەشایەوە بەڵام ئێستا دوو پرۆژە یاسا ئامادەیە پەرلەمانتارانی تازە گرفتە سەرێکیەکەی چییە هیچ گرفتێکی نیە توان بخوێنەوەی یەکەم بۆ هەردوو پرۆژەکە بکەن ئاراستەی لیژنە پەیوەندیدارەکانی بکەن ئەخ بووم باسکردی پرۆژە یاساکانمان ئامادە کردووە کۆبوونەوەی یەکەممان کرد کە ببرێتە پەرلەمان هەردوو خوێنەوەی یەکەمی بۆ بکەین بەڵام ئەگەر بێتەوە یاددان ساڵی ئەخیری پەرلەمان کۆنە ئەبوونەوە بە یعازی حیزب دواتریش پەرلەمان هەڵوەشایەوە بەڵام ئێستا دوو پرۆژە یاسا حازرە کە پەرلەمانتاران ئەتوانن هەردووچی پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان بکەن خوێنەوەی یەکەمی بۆ بکرێ لیژنەی پەیوەندیدار بیکا بە یەک پرۆژە و پەسەند بکرێ و هیچ کێشەی نییە هیچ ئاستەنگیشی لە بەردەوانی هاتوو کوێستان محەممەد وەزیری کاروباری کۆمەڵایەتی زۆر سپاس بۆ جەنابتان سپاس بۆ ماندوو نەبن سەرچاو سپاس بۆ ئێوەش خواتان لەگەڵ